سڵاتان لەبێت و بەیانیتان باش بەو هیوایەکە بەیانێکی پڕ لە وزە پڕ لە سەلامەتی پڕ لە خۆشی و لە شادی دەست پێ بکەن. ئەم بەیانیش لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتانی هیوادارینکە ڕۆژێکی جوان بەیەکەوە دەست پێ بکەین. ئەم یا کاتژمێریکە دەبینە میوانتان میوانێکی ڕخسوک بین. باشە بابزانین ئەمڕۆ ئەو بابەتانێکە لە بەیانی 24 بۆ ئێوە ئامادەن چین سەبارەت بە فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی لە هەولێر قساکەی کە ئەمساڵ فستیڤاڵێکی نێودەوڵەتی کە حوتەمین ساڵێتی هی شانۆی نێودەوڵەتی لە هەولێر بەڕێوە دەچێت میوانمان دەبێت سەبارەت بەوە بابزانین چەند گروپی شانۆیی بەشدارە بن چەند ڕۆژ دەخایەنێت و هەموو ئەمانە لە میوانی ئەمڕۆمان سەبارەت بە فستیڤاڵی شانۆ پرسیارەکەین و جگەلەوە دەزانن کەیتر وەرزەکەی وەرزێکی خۆشە گەرمە ڕەویوەتەوە ڕۆشتووە ئیتر لە ناو جەوێکی خۆشین کە شاخەوانان لەم جەوە سوودێکی زۆر وەرەگرن. گروپە شاخەوانیەکان زۆریان بە یەکۆ کۆئەبنەوە دەچنە سەردانیکردنی کەژوکێوەکانی کوردستان بە گروپی جیاواز و لە چەند پرۆگرامێکی جیاوازە بۆ خۆیان سروشتی کوردستان بەسەر ئەکەنەوە. جا لەگەڵم بنەمڕۆ ئەم دوو بابەتی سەرەکیە بن کە گفتوگوی لەسەرکی. باش سەبارەت بە فلای 24 لەگەڵتانە بم ئەم بەیانیە کە فلای 24 سەرداری هەموو شوێنەکانەکات ئاشنامانەکات بە ئەو کار و خزمەتگوزاریانەی کە خراونەتە بەردەستی هاوڵاتیان. تەرمیناڵی نێودەوڵەتی هەولێر یەکێکە لەو پرۆژە گرنگانەی کە ئاسانکاری کردووە و کەسانی کە سەفەر ئەکەن بۆ ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان لەوێەوە سەفەر بکەن. جا لەگەڵمان بن فلای 24 دەچێتەوە. بەخێر بێ فڵای 24 بۆ ناو تێرمیناڵی نێودەوڵەتی هەولێر. من ئیدریس سابڕم پیشەم کاتیڤە سبێنا سەعات 4 دەنەوە لە ساعت 4 مێرات دەست بە ئیشێ دەکەین و نەفەری خڕ دەکەینەوە و سیاران بەڕێ دەکەین و پاسی تورکیای هەیە و ئێران هەیە و ڕانیە و قەلازێ و مووسر و بە خۆمان سێ خانەینا. خانەیە یەکەم لە پیرمان دەست پێ دەکە هەتا ڕەوانزی، خانەی دووەم لە کۆی دەست پێ دەکە هەتا عاجۆمەران، خانەی سێەم عین لە کۆی ئیپاسەکان دەست پێ دەکا هەتا سەی سادە. ئیشەکەمانەوە هاالێ سەبر ئیشەکەی دەکەین و گاز دەکەین و نەفەری و نەفەر خڕ دەکەینەوە و سیاران بەڕێ دەکەین پارەی خڕ دەکەینەوە لۆ سیاران و ئەو پیشەکەمانە. هەر سەرنشینێک دێتە ناو تەرمیناڵی نێودەوڵەتی هەولێر پارێزراوە دێتە ژۆرێ پارێزراوە کامری لەسەر هەتا سواری سیارەکە دەوی پارە لێ وەردەگرین و بەڕێ دەکەین و کە بەڕێش ماکرد سیارەکە وەسلی دەبڕی لەکن دەرکەی ئەو وەسڵایی ئەوەیە هەتا سبێ دووس بەچ کابرا هەر شتێک بیتن برێکاکە ئەم چیمە تەرمیناڵ نێودەوڵەتی ئەلێرە کامێرە مەوجودە هەموو شتەکان مەوجودە کە کوپ سوارمان کردیەوە بەڕێمان کردیەوە و فول ئەمانیشە. سایاقەکانیش هەر کەسە و کارتی خەتی خۆی هەیە مەسەلەن کارتی خەتی کۆی هەیە خەتیڕانی هەیە ئەوەی خەتیڕانی هەیە لۆی نییە کۆی بارکە ئەوەی کۆی هەیە لۆ نییە ڕانیە بارکە هەر کەسە و پیشەی خۆی هەر کەسە و ئیشی خۆی.
ساڵ لە دوای ساڵ ژمارەی گروپە شاخەوانیەکان لە هەرێمی کوردستان وەک دەبینین ڕوو لە زیادبوونەکات ئەمیش بە مەبەستی دروستکردنی پەیوەندی دۆستایەتی لە نێوان گروپەکان بێگومان بە یەک و گەشتی بە کۆمەڵ ئەنجامەدەن گروپەکان. بەم شێوەیە 15 گروپی شاخەوانی لە 4 پارێزگای هەرێمی کوردستان ئێستا بڕیاریان داوە کە هەمووان ڕوو لە چیای بێرات بکەن لە دەڤەری ئاکرێ. بەشێک لە گروپەکان ئەم بە یەکگەیشتنە بە هۆکارێکی گرنگی ژینگە دۆستی ئەزانن بۆ باشترکردنی سروشتی کوردستان. بە گەهشتنا 15 گروپین چاوانیە ئەو هەمی بە هەڤڕا و ئێک ڕێسیە بلندی جیایە بێرات دەبن لە دەڤەرە ئاکرێ. ببرینا ڕێیەکا درێژ و سەر هەڤراس ئەوان دەوێت تاماخۆشییا ناوا سروشتێ vê deverê bikin ku li defana ev bi êgehiştine ya tijiya ji ramanên bibiha û girêdayî bi hejêkirina jîngehî ve. Ev rojê dilxweşê ku ez bînim komeka grupa heta 15 grupê çavanî ku ev ke mêvanê çavanên bêratin çend sal pêş bîrametê te veke tinya ser astê parêzga dû ki ek grup hevî grupê çavanên Akrê. Ev roj çendha grupê li vê grupê peyda bî û mêvandiyara grupê li derveş ket ser astê parêzgayên Hevlêr û Silêmanî û Kerkûkê. Di nava van grupên çavanî da her du regezên mirovan bi tevî temenan ve hebûn her êk ji wana xwedan hêvî û armancên xwe yên taybet bûye û bi vî rengî ew hestê xwe li ser vê hatina çiyayî derdibirin. هاتنی شاخ سروش دۆستیە بەڕاستی تێکەڵبوون بە سروشت شتێکی ناوازێ پێرفێکتە و سەرکێشی تێدا خۆشی خۆی تێدا ئەو سروشتی دەبینی شتی مێژووی دەبینی ئیسفادەی لێ وەردەگری کە ئەو چای جوانانە دەبینین هەندە شتێتە بیرمانەوە لە باب و بافیلانمان چونکە هەر چیا پشت و پەنامان بێ لە هەموو شتێک بەڕاستی هەر بە هەمان شێوەکە ئێمە بەشدار دەبین لەگەڵ ئەو گروپانە بۆ یەکتر نێزیک بۆ یەکتر ناسینە. هەر باژێرێکی شاخەوانێک لێ هەبی مەماڵەکە لە هەی بەڕاستی مە زۆرە دڵخۆشین پەوا گروپانە و پەوا برادرانە کە هەڤڕۆ خڕا کاریەمە کرد و هاتنە گوندێک کەلاتی و کۆمەلگا کەلاتی ئەو برادرە خڕ لەمە خڕبوونەوە پاڕاستی مە زۆرە دڵخۆشین. Werzişa çavanî li Herêma Kurdistanê sal li dîvsalê ber bi geşekirnê ve çît bi taybet rûyê zêdebûna grupan da ku li nava van grupan kesên heyî xwe bi dostên siruştî û jîngehî dizanin. Bi van li hevxirvebûnên xwe van grupên çavanî divêtin wê peyamê rabgehînin ku êdî sal li dîvsalê hejmara wan a beriv bilimbûnê ve çêtin û evanî li defana nîşaneyeke bû wê yekê ku werzişa çavanî li Herêma Kurdistanê yad bîte keltûr. Arî Hüseyn Kurdistan 24 cayê bêrat li devera Akrê. لە هەولێر فستیڤاڵێکی کاری دەستی و بزنسی بچووک بە ناوی سستەرهود بۆ ژمارەیەک لە ئاوارە و پەنابەرەکان ئێستا کراوەتەوە. ئەم فستیڤاڵە لەلایەن ڕێکخراوێکی بیانی پاڵپشتی کراوە و ڕێکخەرەکانی فستیڤاڵەکەش دەڵێن کە دەیانەوێت بەم فستیڤاڵانە پاڵپشتی گەنجان لە کارەکانیان بکەن بۆ ئەوی کە بەردەوام بن لە کارەکانیان. شەڕی ناوخۆی سووریا لەیلا و مەڕوای هەر لە تەمەنێکی بچووکەوە لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵ خێزانەکانیان ئاوەڕەی هەرێمی کوردستانی کردووە. ئەو کاتەی لەیلا ئاوارە بووە تەنیا تەمەنی 8 ساڵ بووە بەڵام ئێستا تەمەنی 16 ساڵە و لە کەمپی باریکە سەرقاڵە بە وێنە کێشان هەر کاتێکیش بەشداری فیستیڤاڵەکان بکات وێنەکانی لەگەڵ خۆی دێنێت و چاوەڕێی فرۆشتنی دەکات. از مرمى فلو حنا تشكرم اتصال نام تشغلنا صار فلو حنا وصل برجم شنا معرضة لو حتى ما يصدر لو حبون جهات نفرطان و في صالج أم شارك بون أم تغ و في جارج حجد لو حماهنا ورسمان شتكن تقريبا حسب رسمي هنا كان صعبا ما هيك تغازنيان 6 أسبوع 2 أسبوع هنا كان يجي سهلا مثلا 3 رياضة خلص طبعا وأغلب برسمي ما قيسك پەنجەکانیان ئاوێتی بەرهەمەکانیانن بیرۆکەکانی خۆیان و
هەموو کارەکان بەدەست دروست کراون لە بەشێک لەو کەمپانەی ئاوارە و پەنابەری تێدایە. ڕێکخەرانی ئەم فیستیڤاڵەش بڕوایان وایە کە پێویستە پشتیوانی لە کاری دەستی و بازرگانی بچووکی گەنجان بکرێت بۆ ئەوەی گەنجان بەردەوام بن. ئەمە ڕێکخراوەکانای PLCیا سستەرهود بەشێکە لەو ڕێکخراوە ساڵانەم ئیڤنتە دووبارە ئەکاتەوە بۆ پاڵپشتیەک لە سمۆڵ بزنسەکان خاوەنکارە بچووکەکان لەگەڵ پەنابەر و ئاوارە سووریەکانە بۆ ئەوەی لێرە بتوانن شتەکانیان بفرۆشن، خەڵک بیان ناسێ بزانە کە شتێکی ئەوە لەم شارەیە بوونی هەیە، تواناکانیان جەرخەن لێرە. هەر خاوەنکارێک کە ئەگەر کارێکی بچووکیشی هەبێت ئێمە سەپۆرتیانەکەین بۆی پەرە بەکارەکەیان بن. لە فیستیڤاڵەکەدا لە هەولێر 38 پرۆژە و کاری دەستی نمایش کران کە سەرجەم کارەکان لەلایەن پێکاتەوە و نەتەوە و ئاینە جیاوازەکان و تەنیا بەدەستی ئافرەت دروست کرابوون و ناویان نابوو فیستیڤاڵی دەستە خوشک. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. هەر لە ناو فستیڤاڵەکان و هەروەها لە ناو کاری گەلەریەکان ئەمێنینەوە دەچمە سلێمانی کە بۆ نمایشکردنی کاری هوەری هونەرمەندان و شێوەکارانی شاری سلێمانی گەلەریەکی تایبەت کراوەتەوە. تیایدا کاری ئەو هونەرمەندانە نمایش دەکرێت کە لە ژیان نەماون تاوەکو بتوانرێت کارەکانیان پیشانی نەوەی نوێش بدرێت و هەروەها گەلەریەکە بۆتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی کەرەستە کولتوریەکانیش لە هەمان کات. ئامانجی سەرەکی ئێرە بۆ دروستکردنی ئەم گەلەریە سەرەتا بۆ کولتور بۆ ڕاستی بۆ کەرەستەی ڕابردوو و کۆکردنەوەی کەرەستەی ڕابردوو کە لە ماڵان و لە شوێنانە بەکارات بوو. دواتر وردە بیرۆکەکە گۆڕا بۆ ئەوی کە ئێمە تابلۆی هونەریشتیا نمایشکەین. بەشێکمان تەرخان کرد بە نمایشی تابلۆی هونەری وەکو یەکەم ئەزمون خۆشبەختانە 4 هونەرمەندی زۆر دیاری کورد لێرە یەکەم ئەزمونمان پیشاندا و کارێکی زۆر باش بوو، ڕێکشنێکی زۆر باشیە بوو. دواتر تەماحیەوە گرتوینی تەماحێکی معنەوی طبعاً کە وردە ئەم شوێنە ببێ بە ئەم بەشە بێ بە کولتورمان ساڵانە چەند پێشەنگایەکی هونەری تیا بکەینەوە و بەشێکی تریشان بۆ نمایشی دائیمی ئەبێت ئەو تابلۆیانەی کە یەتە لامان و خۆمان ئەپروف یەکەین و پەسەندی یەکەین لێرە پیشانی ئەدەین. من نتوانم وەک کوڕی هونەرمەند سەرۆ سەوز زیاتر قوڵمۆ لە کەسایەتی و ئەو ئیش و کارانەی کە هەم لە بواری هونەریە و هەم لە بواری ژیانی خۆیان کە کاری تیا کردووە ئاماژە بە چەند شتێک بم. یەکێک لەوانە باوکم دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغایە گرافیکە. باوکم لە فترەی زەمەنی 70 بۆ 80کان ئوسلوبێکی کارکردنی هەبوو، ڕەنگی زیاتر لە ئیشەکانیان بەدیەکرا. لە 80 بۆ 90 ئەو فترانە زیاتر ئیشەکانی گۆڕاوە، ینی بۆ گرنگیاوە بە زەیتی، گرنگیاوە بە فیگەری بۆ نمونە شاخ و لادێ و ئەمانە. بازارە کۆنەکان یاخود بازارە ملیەکان بەشێکن لە مێژووی شارێک. جا هەندێک جار ئەو بازارانە وا ئەکەن کە کولتوری ئەو شارە وەکو خۆی بمێنێتەوە یاخود نیشاندەری کولتوری شارەکە بێت. لە ناو سنتەری شاری مووسڵ چەندین بازاری بەناوبانگ هەیە. گەرات شیمالی شێکێکە لە بازارە دیارە بەناوبانگەکانی مووسڵ بۆ چونکە لە کۆنا بە شوێنێکی کوردان ناسراوە و پێش شەڕی داعشیش ژمارەیەکی زۆری دوکانداری بازارەکە کە لەوێ کاسبیانە کرد کورد بوونە. بەڵام ئێستا ژمارەیەکی کەمیان گەڕاونەتەوە بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا لە مووسڵێ و کەمی خزمەت گوزاریەکان. بازارەکەش وەکو جاران نەماوە بڵێن هەموو
کاسبکارەکان گەڕابێتنەوە. ئێستا چینە بازاری مووسڵ لەوێ هەم بازارەکە بینی هەم هاوڵاتێکی عەرەبیش کە نیشتەجێی ناوچەکەیە باسی ئەوە کات کە چەندێک یادگاری لەو بازارە لە نێوان ئەو کاسبکارە کوردەکانی دیکە کە دوکانیان هەبووە ماوەتەوە هەیە و ئەو هیوای ئەوەشە خوازێکە ئەو دوکاندارانە بگەڕێنەوە سەر ماڵەکانیان و درێژە بە کارەکانیان بدەن و دیسانەوە بازارەکە ببوژێنەوە. جەلیل کوردێکی ڤیتاخیە جارەکە دیڤەگەڕیایە سەر کەسابەتەخوا سەردەمەکی یێ لێ گەڕیانە کلڤی بازاریدا کردبە 10,000 دوێ چەندێ دەهات باکردن یێل باژێرەکی کوردستانێ ژبەرک و بتریاوان کورد بوون. لە مووسڵ لە دایک بوومە لەو بەربینەوە هاتینە ئەمبەر و لە باوک و باپیرم هەمی لە مووسڵ بین وەختی خۆی لە ساڵ هەفتاکان کورد گەلەکە بین لە مووسڵ لەو بەرهەبی لەم بەرهەبی و مەتەقەی عەتشانە هەمی زۆر گەلک کوردی تیا هەبین لێرە کوردین شەبەک بین عەرەق بین بەس ێتر وەختی داعش هاتن وەختی ئێرهاب ئێتر کورد دەرکەم چین بۆ کوردستان دەچن بۆ کوردستان و بۆ خارج و ئەیانە و لێرە ئێستا کێممانە گەلک یعنی چەند ماڵک مایە کورد. لە گۆڕەی ئامارەکە نەفەرمی نێزیکی 900,000 کورد لەوێ پارێزگەهێ هەبوون دەبتە نێزیکی 33 سەدێ ژە خەلکێ وێ پارێزگەهێ لێ ئەو ڕێژە گەلک کێم بووە و عەرەبێن مووسڵ بیر هاتن دەگەل کوردان هەنا ئەتخوازن دەمەکی نێزیکدا جارەکە دیڤەگەڕن سەر ماڵ و حالێن خوا. السوق هذا قراج شمال معروف للعالم كله يعني. اف بازار و گراج شمال لسر آست عراق و جهان نافدار بو. کرد و عرب و همو پیکاتا به براتی دیگل یک داد جیان. جیه من 11 سال بودم از دویتاخه. همو مینا برایان دیگل یک دابون. وقت داعش کارتگرن کرد. لنها باشه و به هیوینه کرد و گرن جه خو. صارت الامور تخربطت يعني. بس هسه على الامور لا على تمشي على احسن. ژکەڤندا ئەف بازار بگەڕات شیمال هاتیە بنافکردن ژبەر و سەردەمێ ڕژێمێ ناوێن کوردی و کوردستانی قەدەغە بوون لەوە ناوێ شیمال هاتە بکار ئینان. دەرمان بەعادری کوردستان 24 مۆسڵ. لە یادی 31 ساڵەی دامەزرانی کۆمەڵی کە لە پووری فۆلکلۆری کوردی ڕێوڕسمێک سازکرا وەک نەریتی ساڵانەی کۆمەڵەکە چالاکترینی ئەو ئەندامانیان خەڵات کرد کە هەموو هەوڵێکیان بۆ پاراستنی زمان و مێژووی کوردیدا بوو. باش تا ئەم بابەتەمان باسی یادی دامەزراندنی کۆمەڵی کەلەپور ئامادە بێت با من بابەتێکی ترتان بۆ باس بکەم ئەم بەیانیە کە بە ئامانجی پشگیریکردنی دەستی کار بوو کە باسمان لەوە کرد کۆمەڵێک ئێمە هەموو جار کۆمەڵێک لەو کارانە لەو پرۆژانە ئەینی ناو پرۆگراممانەوە قسە و گفتوگۆی لەسەرەکەین کە تیایدا گەنجان لەوێ توانەکانی خۆیان نیشان بدەن و هەوڵی بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکانیش دراوە بەم شێوەیە. جا زۆر جار بە پێشەنگایەکی تایبەت بە کاری دەستی و بەرهەمە ناوخۆیەکان لە شاری سلێمانی ئەنجام دراوە. جا بۆ زیاتر گرنگیدان بەم بابەتە ئێستا 50 خانم و گەنج توانیانە بچنە ناو کارێکی لەم شێوەیە پێشەنگای بکەنەوە. زۆرێک لەو بەرهەمانەی کە لە ناو پێشەنگاکە نمایشکراون بەرهەمی ناوخۆن و توانراوە پێشەنگاکەش بکرێتە ناوەندێک بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. زیاتر لە 7 ساڵە بە نمایشکردنی خواردناو کوردەواریەکان بەشداری پێشەنگە ناوخۆیەکان دەکات. ئەم کەش و هەوا سارد و بەڕاناویەش کەشێکی لە باری ڕەخساندووە بۆ ئەوەی ناوساجی و کەلانەکانی بە گەرمی بە ڕێبواران و سەردانیکەرانی پێشەنگاکە پێشکەش بکات. خواردنێنم کوب بە کفتە جاری وایە سەر و پێ بریانی برنج ئەیتر بەم شتانە بەشداریەکە بە نسبەت ئەم جەوەی ئێستا وەکو پایس زیاتر ئەمانە خواستیان لەسەرە چونکە هاوینان خەڵق زۆر حەزی لە کەلانە و شنیە. ئێستا جەوەکەی زۆر خۆشە بۆ ئەم خواردنانە بۆ ناوساجی بۆ کەلانە هاوینان خەڵق زۆر ناتوانێوانە بخوات.
سۆما بەشداربوویەکی گەنجی ناو پێشنگاکەیە. ڕاستەوخۆ دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندنی لە ڕێگای دروستکردنی پیجێکی ئۆنلاینەوە کار بۆ کۆکردنەوە و کڕینی بەرهەمی ناوچە جیاوازەکانی کوردستان دەکات. دواتر لە ناو پێشنگاکاندا هەوڵی بە بازاڕکردنی بەرهەمە کۆکراوەکانی دەدات. ئێمە ئامانجمان ئەوەیە کە پەرەی پێبین پەرەی پێبین و بیکەینە بازارەوە بازارگەیەکی کە بکەینەوانێ و هەلیکارێ بڕەخسێنین بۆ خۆمان لە ڕێگای ئۆنلاینەوە ئەیگەێنین لە ناو فیستیڤالەکانی هەر بەشداری ئەەکەین. تەبان ئامانجی ئێمە بۆ ساکردنەوەی کەلوپەلەکانمانە زیاتر و بۆ ناساندنی کارە دەستیەکانە و هەمان کاتیشا بۆ پێشخستنی کولتوری کوردەواری خواردنی کوردەواری خۆمانە کە بیناسیێنین بە خەڵکی. لە زۆرێک لە ناوچە و پارێزەکانی هەرێمی کوردستان چەندین گروپ و ڕێکخراوی تایبەت بە کاری دەستی و بەرهەمە ناوخۆیەکان دروست بوون کە کار بۆ کۆکردنەوەی ئەو کەسانە دەکەن کە توانیویانە پەرە بە کاری دەستی و بەرهەمی ناوخۆی بدەن. بۆ ناساندنی زۆرێک لەو براند و بەرهەمانەش بەردەوام پێشەنگای تایبەت بە بەرهەمە ناوخۆیەکان دەکەنەوە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. باش بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیارانی مۆندیال قەتەڕیەکان پێشبڕکێی وشتر ئەنجامەدەن دەیان کەس لە قەتەر وشترەکانیان دەبەنە مەیدانی پێشبڕکێ بۆ ئەوەی کە بەشداری بکەن و قەتەڕیەکان دەڵێن کە پێشبڕکێی وشتر بەشێکە لە میراتی ئەوان و ناتوانن دەستبەرداری بن. خاوەن وشترن و هەرکەسە وشتری خۆی هێناوە بۆ پێشبڕچێ. پێشبڕچەی وشترەکان لە قەتەر بەڕێوە دەچێت و خاوەنەکانیشان بە ئۆتۆمبیلەکانیان لەگەڵیان دەڕۆن. جار بە جاریش مۆبایلەکانیان دەردەهێنن و ڤیدیۆ لە وشترەکان دەگرن. هەروەکو یاریەکانی تۆپی پێ پێشبڕچەی وشترەکانیش کۆمنتاری تایبەت بەخۆی هەیە. بەدەر لە تۆپی پێ قەتەڕیەکان دەیانەوێت لە ڕێگەی ئەم جۆرە پێشبڕچەیانەوە ئەو کەسانەی بۆ بینینی مۆندیال هاتوونەتە وڵاتەکەیانەوە دڵخۆش بکەن. پێش ئەوەی وشترەکان ببردنێنە مەیدانی پێشبڕچێەوە جۆرە ڕۆبۆتێک لەسەر پشتیان جێگیر دەکرێت بۆ دیاریکردنی ڕێژەی خێرایی و توانای وشترەکان. قەتەڕیەکان دووپاتی دەکەنەوە کە ئەم جۆرە پێشبڕچیانە لە بابوواپیرانەوە بۆیان ماوەتەوە و ساڵانەش دووبارەی دەکەنەوە. لەسەر ئاستی وڵاتانی کەنداویش چەندین خاوەنی وشتر ساڵانە دەستنە وڵاتەکەیان بۆ ئەوەی بەشداری پێشبڕچێکە بکەن. والهجن هو يعتبر موروث ئەم جۆرە پێشبڕکیانە وەکو میراتێکی لێهاتۆ بۆیە نەک بە تەنها لە قەتەر بەڵکو لە تەواوی وڵاتانی کەنداو ئەنجام دەدرێت. دەتوانم بڵێم ئەمە دڵی دابوونەریتی ئێمەیە و پێشبڕکەی وشتر ئێستا سەرنجی گەشتیارانی جامی جیهانیشی ڕاکێشاوە و بەشێکی زۆریان بوون بە هەواداری ئەم جۆرە پێشبڕکیانە. پاش تەواوبوونی پێشبڕچێکەش خاوەنەکانیان وشترەکان دەبن بۆ پشودان بۆ ئەوەی بۆ گەڕێکی دیکەی پێشبڕچێکە ئامادەیان بکەن. لە کاتی پشودان وشترەکان بە خاولی تەڕدا دەپۆشرێن و خاوەنەکانیان باسی دەکەن وشترەکان بەم جۆرە زیاتر پشوو دەدەن و زووتر ئامادە دەبن بۆ گەڕێکی دیکەی پێشبڕچێ. بەخێوکردنی هەندێک ئاژەڵ وەکو ئەوەی کە لە قەتەر هەیە وشترەکان ئەمە وەکو خوانەڵێن ئەمە کولتوری خۆیانە و نەریتێکە لە لای خوان و بە میراتیش بەیان ماوەتەوە. لە هەر شوێنێکە دەبینین کە جۆرە ئاژەڵێک تایبەت گرنگێکی پێ ئەدرێت بۆ نمونە ئێستا لە تورکیا پشی لە زۆر گرنگێکی تایبەتی هەیە. بەڵام بابینە سەر باسی کوردستانیش باسێکی کوردستان بکەین کە هاوڵاتێکی شاری شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەویش بە جۆرێک دەیەوێت گرنگی بە جۆرە پەلەوەرێک بدات باڵندەیەک بدات کە لە 33 ساڵی تەمەنی خۆی سەرقاڵ کردووە بە بەخێوکردنی کۆتر. ئەو ئێستا دەیان جۆر کۆتری هەیە خواستێکی زۆریشی لەسەر کۆترەکان هەیە کە خەڵکێکی زۆر داوایەکەن چونکە هەندێک هەر لای ئەو دەسەکەون هەندێک جۆری تایبەت هەیە کە بەس ئەو هەیەی و چونکە دەڵێت کە بۆ کەش و هەوای کوردستان ئەو جۆرانە گونجاون چونکە هەندێک جار کەش و هەوای کوردستان بایەکی زۆری هەیە و هەندێک باڵندە هەن کە دەتوانێت لەو کەش و هەوایە بژین.
ئەو ناوی منسوورە دەڵێ لە مناڵیەوە هۆگری کۆترە و دەیەوێت لە داهاتوش پاڵەوانێتیەک بۆ کۆترەکانی بەڕێوەبات. 33 ساڵی تەمەنی بۆ ئەو کۆترانە داناوە. سلەیمان لە گوندی ئالیاوێ شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان دەیان جۆری جیاواز کۆتری هەیە و ژمارەی کۆترەکانیشی هەردێن و زیاتر دەبن. خۆی دەڵێ لە تەمەنی مێرمنداڵیەوە هۆگری بە خێوکردنی کۆتر بووە. 33 ساڵەدا کاری کۆترێ داما تقریبا ماوەی 15 ساڵ بە سوورەتی حرفەیی کارەکەی ئەنجام دەدەین. لە منداڵێەوە تقریبا لە نەوجەوانیەوە هاتوویتنە دەو کارێ لە سنی 11 ساڵی. ئەوەڵ کۆتی کە کڕیمە جوچکەیەکی چووکە بوو لە جیرانێکی خۆمان کڕی بە 15 تمەنی. جگە لەوەی دەیان جۆر کۆتری لە ناوخۆی ئێران و وڵاتانی دەرەوە هێناوە بۆ خۆشی لە لێکدانی دوو جۆری جیاواز چەندین جۆر کۆتری نوێی دروست کردووە کە هەندێکیان هەر تەنیا لای مەنسوور دەست دەکەون. لەوانە کۆتی ئینگلیسیان تێدایە، ئەڵمانیان تێدایە، ئوسترالیایان تێدایە، کۆتی پاکستانیان تێدایە. بزانین ئەگەر ئینشاءڵڵا جوان جواب دەنەوە شتێکی میکس و جوانیان لێ چاکەین لیان دەربێنین. بەشی زۆری بەخێوکردنی ئەو هەموو کۆترە بۆ مەنسوور حەز و خولیایە، بەڵام ئێستا بووەتە سەرچاوەیەکی داهاتیش چونکە جگە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە تاران و قوم و مەشهەدی ئێرانیش بۆ کڕینی جۆرە جیاوازەکانی کۆتر سەردانی دەکەن. لەوانەش گرنگتر کۆترێکی تایبەت بە کوردستانیشی بەرهەمهێناوە. نوع کۆترێکشمان هەیە هەر ئیمەنتیقەی خۆمانە کۆترێکی کوردیە. واقعا بۆ ئاب و هەوای منتیقەی خۆمان جواب دەداتەوە چونچە ئاب و هەوای منتیقەیمە بەڕێک ناجوورە، بای زۆرە، کڕێوەی هەیە، بارانی زۆرە، جەوی ئاو و هەوای ئێرە ئیمەنتیقەیمە دەگەڵ شارەکانی قوم و کاشانە فەرقی هەیە. کۆترێک دەبی ئەلێرە ئەمە ڕایگرین دەگەڵ کوردستانی دەگەڵ ئەو شاخانی کوردستان دەگەڵ ئەو جوانی ئێرە جەوی ئێرە سازگار بێ. مەنسوور دوای 33 ساڵ تەمەنی کە بۆ ئەو کۆترانەی داناوە ئاواتی ئەوەیە کە بتوانێت پاڵەوانیەتیەک بۆ کۆترەکان لە ئاستی کوردستان و ئێران پێک بهێنێت. خۆی دەڵێ مۆڵەتەکەیان پێداوە و دەیەوێت لە داهاتوودا مۆندیالێک بۆ کۆترەکان بڕێوە ببات کە خۆی دەڵێ یەکێک لە خەونە گەورەکانیەتی. دەینە سەر ئەو بابەتی کە لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم پێکرد، ئەوش باسی شانۆ بوو، فستیڤاڵی شانۆ کە حوتەمین فستیڤاڵی نێودوڵەتی شانۆ لە هەولێر بەڕێوە ئەچێت. جاکە منەڵێم حوتەمین 3 ساڵیشە ئەم فستیڤاڵە بەڕێوە نەچووە، لە دوای 3 ساڵ ئێستا حوتەمین فستیڤاڵی نێودوڵەتی شانۆ لە هەولێر بەڕێوە دەچێت. گلەی و گازندەیەکی زۆر هەیە کە بۆچی یان بینەری شانۆ کەمە یاخود کاری شانۆیی و هوەری شانۆ لە هەولێر کەمتر ئەکرێت. ماوەی چەند ڕۆژە لەمەوبەر بوو کە لە کەرکووک فستیڤاڵێ بەڕێوە چوو کە هی شانۆی شەقام و بەگشتی شانۆ بوو. بەبزانین لە کوردستانە چۆن ئەڕوانرێتە شانۆ بە مەرجێک کوردستان خۆی بۆ خۆی هەمووی مەسرحێکی شانۆی گەورەیەکە هەزارەها ڕووداوی بە تاڵ و شیرینەوە زیاتریش تاڵەکان تایدا ڕوویداوە کە ئەکرێت بکرێنە چیرۆکێک و لەسەر مسرحی شانۆکان نمایش بکرێت و بۆ وڵاتانی دەریشەوە زیاتر ببێتە هۆکار کە کورد و کوردستان بناسن. هیوا سوعات سەرۆکی فستیڤاڵی حوتەمین فستیڤاڵی نێودوڵەتی شانۆ لە هەولێر میوانی منە ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24. هەروەها لە سلێمانیش گۆران سەرگەڵۆیی مامۆستای هونەرە جوانەکانی سلێمانی لەوێەوە میوانە بێ لەگەڵیان لەگەڵ هەردووکیان گفتوگۆکەین سەبارەت هەم بە فستیڤاڵەکە هەم بە ڕەوشی شانۆ لە هەرێمی کوردستان. بەخێراتی کاکیوە سپاس بەخێراتنی کا گۆرانی شەکەین و دواتر گەڕێمەوە لای ئەو کاک هیوا بۆچی ئێستا کە شانۆ با بڵین ڕووناکیەکەی کەمترە لە هەولێر لە جاتیەوەی کە شانۆ بکرێت فستیڤاڵەکرێت گرنگی نادرێ بە شانۆکە بەڵام گرنگیە درێ بە فستیڤاڵەکە هەرچەند 3 ساڵیشە فستیڤاڵەکە نەکراوە چییە خێر چییە چۆنەڵێ بە کوردیەکەی ئەمە دوو لایەنی هەیە لایەنێک پێوەستە بە هونەرمەندانەوە کە هەوڵێکی زۆر زدیان نەدایە کار و ساڵاتیان بەردەوام بێ لایەنی دومیش پەیوەندی بە حکوومەتەوە هەیە حکوومەتەوە بۆ ماوەی 3 ساڵ دەچێت ئێمە وەکو بەڕێبەراتی شانۆی هەولێر تا ئێستا یەک فلسی بۆ ئەو بەڕێبەراتی سەرف نەکردووە یەک شانۆگەریمان نەکردووە
کردومانە لەسەر جیرفانی خۆمان بەڵام حکوومەت یەک بڵێ دیناریشی بۆ سەرف نەکردین سەبارەت بە فیستیڤاڵیش فیستیڤاڵی هەولێر فیستیڤاڵێکی نێودەوڵەتیە ساڵانە دەکرا باشە کەواتە پاڵپشتی زۆر گرنگە کێ پاڵپشتیتان نەکات ئەگەر کەس پاڵپشتیمان ناکە بێ پاڵپشتی بێ پاڵپشتیە ئیتر بەنسبەت فیستیڤاڵ فیستیڤاڵ 3 ساڵە ئێمە نایکێت لە هەولێر هەر پێمان دەڵێن پارە نییە سیولە نییە کەچی لە شارەکانی تر دەکرێت لە دووهۆک فیستیڤاڵ دەکرێت لە سلێمانی دەکرێت لە کەرکووک دەکرێت لە ڕانیە دەکرێت ئیتر ئەوە بوو ئێمە زیاتر پێداگریمان کرد بۆ ئەوی فیستیڤاڵەکە بەردەوام بێت هەم لە خلالی فیستیڤاڵەکەش کە خۆ یەک لە ئامانجە هەرە سەرچیەکانی فیستیڤاڵ ئەوەیە گروتینێک بداتن بە نێوەندی شانۆی گروتینێک بدا بە شانۆ گرنگی فیستیڤاڵ هەرەوە نییە تۆ شتێک ساز دەکەی و بەناو تۆ چەندین دەوڵەت ئەزمموی چەندین دەوڵەت دێری بۆ کوردستان کە تا ئێستا ئێمە ناتوانین بچینە دەرەوە بیان بیر کاتە ئەم جارە کە ئەم فستیڤاڵاکەن چۆن پاڵپشتی کراون بە شێوەیەک بووە پاڵپشتیە ئەماش هەر لە خلالی ئەو محاولە زۆرەی کە داومانە لە هەموو لایەک بۆ ماوەی 3 جار ئەو فستیڤاڵە و ساڵ ڕەفز کراوە ئیتر بە هەوڵی وەزارەتی ڕۆشنبیری و بە هەوڵی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری بە هەوڵی پارێزگا و ئیتر بە هەوڵی هونەرمەندان کە کۆبووینەوە کە دەبێت ئەو فستیڤاڵە لە هەولێر بکرێت لەو جارە لە هەموو جارێک باشتر هونەرمەندانی هەولێر یەکدەنگ بوون بەسەر ئەوەی کە دەبێت فستیڤاڵ بکرێ و لە پاڵ فستیڤاڵیش ساڵاکی شانۆی بەردەوام بێتن بۆ هیوایی کە ئەو لەمپەرانە نەمێنێت و لێرەوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە هیوای ئەوە خوازین کە ئەو کەسانی کە بەرپرسن لەم دۆخە و بەتایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە ئاوڕێک لەم حاڵە بداتەوە بۆی کە لە پایتەختی هەرێمی کوردستان ئەم بوارە گرنگە پشتگوێ نەخرێت کاگیوە من دەگەڕێمەوە لای تۆ بەس بۆ هەندێک پرسیاریش کە دەگەڕێتەوە سەر هاوڵاتی و بینەری شانۆ من بچمە سلێمانی کاگۆران سەرگەڵۆیی لە سلێمانی بەخێراتی کاگۆران هیوای بەیانێکی باشت بۆ خوازم کاگۆران ئەوەی کە کاگیوە باسی کرد سستی لایانی پەیوەندیدارە بەوەی کە فستیڤاڵ ڕێک نەخراوە یاخود شانۆ تا ڕادەیەک وەلانراوە دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم هاوڵاتی تا چەندێک لەمەیە هۆکارە بۆی کە کەمتر سەیری شانۆەکەن ئایا نەبوونی دەقی ناوخۆیی یەکێک لەو هۆکارانە نییە کە کەمترین بینەری شانۆ هەیە لە کوردستانە دەقێکی ناوخۆییمان نیە و دەقەکان دەقی بیانین چۆن ئەڵێ بە دەستێک چەپڵە لێ نادرێت بە هەردوو لا ئەم بوارە دەچێتە پێشەوە بەڵێ لە ڕاستیە بینەر پەیوەندی بە ئاستی هۆشیاری بینەرەکەەوە هەیە ئاستی هۆشیاری ئەم تاکەوە هەیە لەم کۆمەڵگەی ئێمەیە چونکە کۆمەڵگەی کوردی بەڕاستی بە معاناتێکی زۆر گەورە و هینا تێپەڕێت کە ینی مەحاڵە تێپەڕێکە مەسەن ڕنگ زۆر جار بیری لای لایەنە ڕوحیەکانی خۆی نەبێت لایەنە سەقافیەکانی خۆی نەبێت بۆیە بینەری کورد بینەرێکی داماوە من تا ئێستا باوکمان نزیکەی 80 ساڵ تەمەنێتی یەک جار هاتووە بۆ بینینی نمایشێکی من و تاو ئیتر نمایشێکی نەبینیوە بەنمونە خانوادەیە ئەم کۆمەڵگەی ئێمە هەر ئاوا پەروەردەبێت چونکە ئەم هونەرە بەڕاستی هونەرێکە لە ڕوحی ئینسانەوە نزیکە ئەمە ژوامان لێکا کە ئێمە بەرەوپیری بچین بەدەم ئەم هونەرەوە خەڵکەیە هەمی نییە بچێت شانۆ هەبێت یان نەبێت ینی بۆ ئەو گرنگی نییە ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە گەلی کورد وەک لە سەرەتای پرۆگرامەوە باسم کرد مەسرحێکی گەورەی هەر کوردستان بۆ خۆی مەسرحێکی گەورەی شانۆییە هەزاران بەسەرهاتمان هەیە چی وای کردووە کە گەلی کورد ئەوەندە گرنگی پێنەدات ئەو زروفەی بەسەرمان هاتووە کاریگەری هەیە بۆ هەر چۆنەڵێ هەموو فکر و هۆشمان لەلای ئەو بۆ باشتر بژین دایمە لە ناو شەڕ و ئاڵۆزی بووینە یاخود دەقەکان کێشەیان هەیە ئەمانە بۆ خۆی بەشێکن لە وەڵامی ئەو پرسیاری جەنابەت ئەیکەی بەڵام بەڕاستی ئێمە دەقی شانۆی کوردیشمان زۆر باشەیە نووسەری باشیشمان هەیە
من ئەمە ڕخنەگرتن نیە لە تەواوی بینەرانی شانۆ لەبەرەوەی بینەری شانۆ لای ئێمە تۆزێک بەحدودە هەنێک جار پەیوەندی بە کوالیتی ئیشەکەەوە هەیە هەنێک جار پەیوەندی بە تێکستەکەەوە هەیە هەنێک جار پەیوەندی بەلایانی ئیداری نمە ببورن نمایشەکەەوە هەیە چونکە مەسەن نمایشمان هەبوو بەم کۆتاییانە نمایشی زۆر سەرکەوتوو بوون و نمایشی زۆر باش بوون و زۆربەی شارەکانی کوردستان گەڕاون و زۆریش بینەریان کۆ کردوتەوە و دڵنیابن ئەگەر بەردەوام بوونایە بینەری زیاتر و زیاتری شانە بوو ئەبوو بە شانۆیەکی بەردەوام کە ماوەیەکی زۆریش بەردەوام بوون. شان و نامەنووسی باشمان هەیە ئێمە لە کوردستان دەقی باشیشمان هەیە بەڵام دەقەکانی ئێمە زیاتر لۆکاڵین و نەیانتوانی ببن بە دەقێکی گڵۆباڵی و سنوورەکانی خۆمان ببڕن بەڕاستی. ئەمە ژوامان لێکە کە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین کە لە قۆناغە سەرەتاییەکانی مناڵی کوردەوە وای ڕابێنین کە هونەر کارێکی گرنگە و هونەر پێویستی بە ڕۆحی ئینسان هەیە و ئێمە هەر وڵاتێکمانەوە بیان ناسین پێویستمان بۆیە کە کللتورەکان بناسین کللتوری ژواتە هونەرەکان بناسین بەڕاستی ئێمە لە ڕێگەی هونەرەکانەوە وڵاتەکانە ناسین وڵاتێکی وەکو ئەمریکا هەموو کار و چالەکیەکانی خۆی لە ڕێگەی سینەماوە ئێستا ئەگەێنێ بە دنیا ئەمە ژوامان لەیەکە کە ئێمەش بیر بکەینەوە بزین ئایا ئێمە کەم و کورتیمان هەیە و کەم و کورتەکانمان کامانە باشە کاک هیوە ئەوەی کە کاک گۆران باسیەکات ڕوئیای هەندێک ئەتوای بڵین نەتەوەیەک وڵاتانیش دەکرێت بە شێوەی شانۆ فستیڤاڵەکانی لەم شێوەیە تا چەنە کاریگەری هەیە سە بۆ نمونە باسی ئەمریکای کرد مەسڕمان هەیە مەسریشێکێکە لە وڵاتانی کە گرنگێکی زۆری بە شانۆدا و تەنانەت خەڵکی کوردستانیش بە شانۆکارەکانی مەسڕ ئاشنان ئەو فەیسانە ئەناسنەوە تا چەندێک ئەمە کارەکاتە سەر ڕوئیای کولتوری وڵاتێک بۆ وڵاتێکی تر ئاشنای بکات ئەم فستیڤاڵانە شانۆ بەگشتی خۆی لە دنیا و بە تایبەتیش لە کوردستان لە سەردەمانی بڵێن ڕژێمی پێشوو شانۆ ڕۆڵەکی ئەوەندە کاریگەری هەبوو کە نزیک بوو لە معاناتی مرۆڤ نزیک بوو لە معاناتی تاچی کوردی هەستیان دەکرد شوێنێکەیە دەتوانن سربەستانە ڕای خواتیدەم جێبیستی وشەی کوردەواری و وشەی شۆڕژێرانە بن ئەو کاتە شانۆ ئەو ڕۆڵی خۆی دەدیت ئێستا لەگەڵ ئەو پێشکەوتنی تەکنەلۆژیا و نەبوونی ڕوئیاکی وازەح لەلایەن هونەرمەندەوە نەک بینەری ئێمە حەزی لە شانۆیە حەزی لە هونەری کوردیە زۆربەی جارش گلەیمان لێ دەکەن بۆ کاری نوێتان نیە بۆ ئیش ناکەن بۆ ئێمەش وەکو وڵاتانی تر ئاستی هونەرەکەمان ئاوانە بێ ئیتر ئەویش لە خەمی هونەرمەند تێناگاتن ڕاستەوخۆ خەمی هونەرمەندیش شارەزانیە بۆیە ئەو حەقی خۆیتی گرێ و گازاندێ خوب بکات بەڵام ئێمەی هونەرمەندین تا ئێستا نەمانتوانیوە ڕوئیاکی وازەحمان هەبی تا ئێستا نەمانتوانیوە بینەر پەرکەشی نمایشەکانی خۆمان بکەین ئەمەش هەم کەم و کوڕیەکە لەلایەن هونەرمەندانەوە هەمیش کەم و کوڕێک هەیە لەلایەن ئیدارەدانی ئەو وەزع لەلایەن حکوومەتەوە کە دەکرا بە شێوەیەکی باشتر فستیڤاڵەکە کراوە ئامادەکاریەکانی بۆ کراوە فستیڤاڵەکە ڕێک دەخرێت دەمانێت بزانین ئێستا گرنگیەکەی چییە تا چەند توانیوتانە خەڵکی بیانی بانکێش بکەن و ئایا نمایشیشی تیا ئەکرێت ینی سەرەتا پێشەوەی بچمەناو مۆزوعەکەی لە کاتێک کە تۆ نەتوانێت فستیڤاڵ لە کاتی خۆی بکەیت ساڵانە بە بەردەوامی دنیا نەزانێت تۆ لە هەولێر لە کوردستان فستیڤاڵێکی شانۆیی هەیە لە مانجی دەدەکرێتن لە بڵێن بە تەحدید لە 20 دەدەکرێت یان وەکو ئەو بەروارەی ئەوڕۆ لە 12 دەکرێتن خەڵک دابڕینی دەبی لەگەڵ هێنانی گروپەکانی زۆر زەحمەت دەبێت ئەو ڕۆژە لە فستیڤاڵی شەرم شێخی مەسری ئەلانیان کە گوتیان 250 شانۆیمان بواتوە ئێمە 20 شانۆگەریمان هەڵبژاردووە کەچی ئێمە بە خۆمان دەبی لە فستیڤاڵەکانی خۆمان داوت بنێرین بۆ ئەو شانۆگەریانی کە بەدڵمانیان بەدڵیشمان نییە تەنسیق بکەین لەگەڵ ITI لەگەڵ شوێنی تر حتا بتوانین کۆمەڵە گروپەک بێنین بۆ ئەم ساڵ
ئێمە پازە شانۆگەریمان ئامادە کردووە لە نۆ دەوڵەتی جیاجیا هاتوون لەوانە ئۆکرانیا، رووسیا، مصر، سووریا، تونس، ئوردن، سەڵتەنەی عمان، عێراق، ئیران و هەرێمی کوردستانش بە پێش شانۆگەری بەشداری دەکات. باشە ئەو خەڵاتانەی کە لە فستیڤالەکە دەدرێت بە باشترین دەقا باشترین شانە و خەڵاتانە ئامادەکراون خەڵاتەکان ئامادەکراوە خەڵاتی زێڕینیشن بڵێ وەکو لژنەی هەڵسەنگاندن کێن ئەو لژنانی کە لژنەی هەڵسەنگاندن ئێمە هەروەکو باسم کرد بە ئەو ئیشانەی بەشداری دەکەن سێ لژنەی پەیوەست هەیە نەک تایبەت پەیوەستن بەو ئیشە یەکیان لە ITI جیهانیەوە کۆمەڵی کەسن کە هاوکاریمان دەکەن ئیشەکانمان بۆ تەرشیح دەکەن یەکێتی هونەرمەندانی عەرەب کە ئەوانش پاڵپشتێکی باشن بۆ هێنانی بەرهەمە شانۆیەکان و دەستنیشانکردن و بڵێن کاندیدکردنی ئیشەکان و لە ناو خۆش لێژنێکمان پێکهێنا بوو کە چەند مامۆستایەکی پەیمانگای هونەرە جوانەکان بوون ئیش و کارەکان ئەوانی بە ڤیدیۆ بۆمانداد دەماندا ئەوان و بۆ خۆشمان لەو چەند فستیڤاڵی دوایی چەند نمایشێکمان بینی کە ئاستی هونەریان زۆر باش بوو لەگەڵ یا ڕێکەوتین کە بیان هێنین لە فستیڤاڵی هەولێرجدا بەشداری بکەن. زۆر باشە کاگیوە من دواتر ئەگەڕێمەوە لات بۆی بزانم ئەو پێنج شانۆیی کە بەشدارە بن لە فستیڤاڵەکە دەقەکان هیچێن ناوخۆن یاخود بە چ جۆرەکە من ئەگەڕێم وڵات بەڵام دەچمە لای کاگۆران مامۆستا ئەوەی کە باسیشی لێوەکرێت تۆرانی بینەری شانۆیە چی بکەین ئێوە وەکو مامۆستایەکی هونەرە جوانەکان چ ڕێگە چارەیەکتان لە بەردەستایە بۆی کە بینەر ئاشنا بکەنەوە بە مەسرەحی شانۆ بۆ بە شانۆکە بەڵێ من پێشەوەی بێمە سەر ئەوە من دەستخۆشی لە کاکیوا و هاوڕێیانی شاری کەرکووک و دەربەنی خان هەموو و شارانی کە هەوڵوماندووبوونێکی زۆران هەیە بۆ بەڕێوەبردننی فستیڤال من بەڕاستی دەستخۆشیان لەکەم هیوادارم بەردەوام بنە و گڕوتینەوەمان لەکات کە هەنگاوی یەکەم بنین بۆ ئەوەی کە بینەری ئێمە بێتەوە ناو هۆڵەکانی شانۆ بەردەوامبوونی شانۆ یەکسانە بە بەردەوامبوونی بینەر ئەگەر ئێمە وەکو شانۆکار وەکو لایەنە ئیداریەکانی شانۆ بەردەوام بین لە بەرهەمهێنانی نمایشی شانۆ ئێمە بەردەوامە بین لە کۆنتاکتکردن لەگەڵ بینەری شانۆی کوردی ئەمە وامان لێ کات کە بچینە پێشەوە و ئەو شانۆیانە ئەنجام بدەین کە بینەری ئێمەش ئەوێت بەڕاستی تۆزێک پێش ئێستا مەسەن باسم کرد کە یەکێک لەو شانۆیانە لەبەرەوەی کە لایەنێکی ئیداری باشی لە پشتەوە بووە عقلێکی مارکتینگی باشی لە پشتەوە بووە دەرهێنەرەکەی و مەسەرەن تێکستەکەش دەرهێنەری باش و تێکستی باش بوون لە ناو نمایشەکەیە بە کۆی پرۆسەی نمایشەکە نمایشێکی سەرکەوتوو بووە ئەمە وای کرد کە زۆرترین بینەر لە خۆی کۆ بکاتەوە ئێمە ئەبێ پلانێکمان هەبێ بۆ نمونە ئەگەر لایەنی ئیداری شانۆکان لە هەر شارێکی کوردستان بێت ئەگەر بێن بنمونە 20 کارمەندی شانۆی هەیە ئەم 20 کارمەندی ئەمە بنمونە دڵنیام ڕەنگە بگەنە 150 و ئەم شتانە چوزانم هەفتا بینەر هەفتا کارمەند ئەگەر وەرزانە بەم هونەرمەندانەی ناو بەڕێبەرایەتی شانۆ ئامادە بکرێ بێگومان شانۆ بەردەوامە بێ ئەم کارمەندە کارمەندی شانۆیە بابین بیخینە سەرخەت بیخێن ناو پرۆژەی هونەریەوە بۆی ئەم هونەرمەندە بەردەوام بێ و ستافی دیکۆری بۆ ئامادە بکەین ستافی ڕووناکی ستافی ئارایش ستافی میوزیک تا ئاخیر هەموو ستافانە لە بەردەستی بەڕێبەرایەتیەکەمانە بن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین شانۆ بەردەوامی پێ بدەین و بینەریش لەگەڵمانە بەردەوام بێت بەڕاست. بەڵێ ئێمە سپاس دەکەین مامۆستا گۆران سەرگەڵووی مامۆستای هونەرە جوانەکان کە لەگەڵمان بوویت بۆیە ئێستا ماڵاوی لە جەناب دەکەم چونکە ئەمە دوا پرسیار بوو کە لە بەڕێستانم کرد سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵمان سپاس دەکەم. کاک هیوا دەگەڕێمەوە لای جەنابەت بۆ دوا پرسیار لە جەنابیشت کە باسم کرد ئەو دەقانەی کە بۆ ئەم پێنج شانۆیی کە لە فستیڤاڵەکە بەشدارە بن دەقی ناوخۆین چۆن ئەتانەوێت لە ڕێی ئەو دەقانەوە کورد بناسێنن؟ خۆی دەقەکان پێنج دەقن سێیان بیانین دوانیان بڵێن نووسەری کووردە
ئێمە هەروەکو باسم کرد ئیشەکانمان پلانێکی دوورخایانی تێدا نییە بڵێن ئێمە دانیشتین چەند ساڵێکە پلان دادنێن و ئەو فیستیڤالە چۆن بڵێن ئەو دەورەی حوتەم چۆن بێت خۆی هەفتەم چۆن بێت ئیشەکان پەلەپەلیەکی تێدا کراوە تۆ دەتوێت فیستیڤالکەی ڕەفز دەکرێت دەتوێت بیکەی ڕەفز دەکرێت ئەو نیگەرانی ئایا دەکرێت یان ناکرێت ئایا گروپ داوت کە یان داوت نەکرد پارەت نییە شانۆگەری بەرهەم بهێنی تر ئەمانە وای کردووە پەنا ببینێت بەر چەند دەرهێنەرێکی بەتوانە پیان بڵێ ئەو فیستیڤالە وەرن بەشداری بکەن و ئیتر ئەوانیش بە هەوەسی خۆیان و بە ڕوئیای خۆیان دەقدێنن بەڵام کە تۆ بەرنامەت هەبی کە تۆ بزانیت ئێستا من بزانم ساڵێکی تر لە هەمان بەروان لە 12 فیستیڤال دەکەم لە ئێستاوە لەگەڵ دەرهێنەرەکانداش لە ئێستاوە ئەو دەقانە هەڵدەبژێرم کە بۆ ئەوە دەشێتن باش ئێوە چۆنێ ماوەتان لە بەردەستا بووە گەروا بێ مانگونیەکمان لە بەردەستا بوو ئێمە لە بدایەتەوە هەر پرۆژەکەمان پێشکەشی هەر ڕەفز کراوە پێشکەشمان کە ڕەفز کراوە ئیتر بەم دوایە کە ڕەزامەندی درا مانگونیەکمان لە بەردەست بوو ئیتر ئەوە بۆ ئەو شانۆگەریانەی کە هەبوون ئەوانەمان هەڵبژار هیوای سەرکەوتنتان بۆ خوازین بۆ هیوایی کە لە 12 ساڵێکی دیکەش لە هەمویان کاتە لە کاتی خۆی فستیڤال ئەنجام بدرێت و میوانمان بن سپاس دەکەم سپاس دەکەم. بەڵێ لە هەواڵێکی بەپەلە لەگەڵتانە بین ئەویش لە هەولێر ئاگرێک کەوتۆتەوە هاوکارمان ئازەر فاروقمان لەگەڵ ئەبێ زانیاریمان سەبارەت بەوە پێدات ئازەر بەیانیت باش تۆ ئێستا لەکوێی ئاگرەکە لەکوێ کەوتۆتەوە زیانەکان چین هۆکاری ئاگرەکە چی بووە؟ بەڵێ بەیانیتان باش ئێستێمە لە شەقامی 100 مەترین دیارە ئاگرێک لە هۆتێل کریستال کەوتۆتەوە هۆتێل کریستال هۆتێلێکی 5 ئەستێرەیە لە تەنیشتیا خواردنگەیە کە بەناوی تۆپۆرگانی کە ئەو خواردنگەیە لە بەیانیان دانانی بەیانیان ئۆفریان پێشکەش بە ئەو کەسانی دەکەن کە دێ سەردانیان دەکات دیارە ئاگرەکە ئەوەندەی باسی دەکەن دەڵێن هۆکاری ئاگرکەوتنەوەکە بوتڵی غاز بووە لە ناو چێشخانەکەدا لە کاتی ئامادەکردنی خواردندا بوتڵەکە تەقیوە ئاگرەکە زیاتر لە بەشی پشتەوەیە هەتاوەکو ێسەش ئاگرەکە بەردەوامە بەشێکی زۆری خواردنگەکە ڕێستۆرانتەکە کە ناوی تۆپۆرگانی کە سوتاوە تیمەکانی بەرگری شارستانی بە بەردەوامی دێن تاوەکو ێستا نزیکەی 90 بۆ 20 ئۆتۆمبیلی تیمەکانی بەرگری شارستانی لێرن واروەها تیمەکانی هاتوچۆ و پۆلیسیش لێرن بۆ ئەوەی قڕباڵقی لە شەقامەکە دروست نەبێت لەبەرەوەی شەقا ئەمە یەکێکە لەو شەقامانەی کە بە بەردەوامی جموجۆڵی لە سەربانیان لێرەوە هاوڵاتیان دەڕۆن بۆ شوێنی سەرکارەکانیان بۆیە تیمەکانیش لێرن بۆی ئەو شەقامە قەرەباڵق نەبێ دیارە ئاگرەکە تاوەکو ئێستش بەردەوامە لە بەشی پشتەوەش بە هەمان شێوە ئاگر هەیە تیمەکانی بەرگری شارستانی لە بەشی پشتەوە دایانەوە ئاگرەکە کۆنتڕۆڵکەن لەبەرەوەی ئەم دەرگایی کە دەرگای سەرەکیە ئۆتۆمبیلەکان ناتوانن بڕۆنەژۆ لەبەر شوێنی ڕێڕەوی دەرگاکە تەسکە بۆی ئاگرەکە ئەوەی بۆتە هۆکار بۆی ئاگرەکە درەنگتر کۆنتڕۆڵ بکرێەوەیە کە دەرگای سەرەکی تەسکە و ناتوانێت ئۆتۆمبیلەکان بڕاتە ژوورەوە لەبەرەوە دەچنە دەرگاکەی پشتەوە لەوێوە کۆنتڕۆڵی ئاگرەکە دەکەم بەڵام وەکو ئاماژەم پێکرد تاوەکو ئێستا ئاگرەکە بەردەوامە و تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی کۆنتڕۆڵکردنیدان بەڵام بەپێی ئەو زانیارانەی کە دەستم کەوتووە هیچ کەسێک لە ئاگرەکەدا بریندار نەبووە پاشکەمێکی دیکەش گوتەبێژی بەرگری شارستانی کۆنگرەی ڕۆژنامەوانی لەسەر ئاگرەکە دەکات هەرکە هاتین بۆ ئێرش ئۆتۆمبیلێکی جۆری تەکسی ئەویش ئاگری کرد بەڵام خۆشبەختانە ئاگرەکە زوو کۆنتڕۆڵ کرا هەڵبەت تیمەکانی خۆمان ئاگرکوژێنەوەمان پێ بۆیمە هاوکاریمان کردن بۆەوەی کە نەمانێژ ئۆتۆمبیلەکە زۆر تەشەنە بکە بەڵێ تاکو ئێستاش ئەماگرا ئاگرەکە بەردەوامی هەیە بەڵام تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی بەردەوامدان وەکو ئاماژەم پێکە ئەم ڕێستۆرانتە لەبەرەوەی نانی بەیانی هەیە بەیانیان زوو هاوڵاتیان سەردانی دەکەن ئاگرەکەش نزیکەی 7:30 ئاگرەکە کەوتۆتەوە
ئاگرەکەش زوو تەشەنە دەکات لەبەرەوەی ڕێستۆرانتەکە بەشێکی زۆری لە دار دروست کراوە دیزاینەکەی بەو شێوەیە بۆی ئەمەش ڕێگە خۆشکەر بۆ تەشەنەکردنی ئاگرەکە. بەڵێ سپاس دەکەم هاوکارمان ئازەر فاروق لەگەڵمان بوویت بۆ زانیاریەکانت هاوڵاتیان بەو هیواییکە ئێوەی هاوڵاتی بتوانن هەمیشە تەندروست و سەلامەت بن و زۆر خۆشحاڵین بەوەی کە دەڵێین هەموو جار دەوترێت ئەمە زیان لە ماڵ کەوێت بەس لە گیان نەکەوێت بەو هیوایی کە تا کۆنگرەی ڕۆژنامەوانێکە ساز ئەدرێت زانیارەکان بە هەمان شێوە بن هیچ زیانێکی گیانی نەبوو بێت بەڵام زیانە مادیەکان ئیتر لە کاتێکی وایە هەر دەبێت سپاسی ئێواکن کە تاوەکو ئەم کاتە لەگەڵ ئێمە بوون سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە بووین و ئێوە بینەرمان بوون خاتانەکە.